نستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته داوەکارین لە پەروەردگار بەخاتر ناوەجوانەکانی بەخاتر اسمی عەظەمی خۆی لە تاوان و گوناحی هەموو لایەکمان خۆش ببێ و ڕەحم بە نەخۆشیەکانمان بکە و هەر کەسێ دوعایەک و نزایەکی هەیە خوای گەورە بەخاتر گەورەی خۆی لێی وەربگرێ ئەو نیەتە چاکانەی اللهم ئامین. ئیماندارانی خۆشەویست، حەزم کرد وتارێکی تەواوکەری وتاری پێشوومان بێ الرخصة في أمور الدين. لە ئاینی ئیسلامی پیرۆزە لە هەندێک حاڵەتدا خوای گەورە ڕوخسەتی داوە جەلە جەلالوه و پەروەردگار ڕوخسەتی داناوە بۆ من و تۆی مرۆڤ بۆ ئەوەی لەم دینە شیرینەدا لەم دینە پاکەدا بۆی مسلمانان بۆی ئومەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم تووشی بارقورسی نەیەن، تووشی ئیحراجی نەبن لەوەی کە خوای پەروەردگار داوای لیان دەکا بەتوانی بە جوانی جێبەجێیکەن و نەتوە ئەوەش نەبێ کە بێتە بارقورسیەک لەسەریان. خوای متعال جەلە جەلالوه لە قورئانی پیرۆزدا لە زۆر شوێندا باز دەکا ئەگە تەماشاکەین پەروەردگار دینی یوسرە کە دینەکەی هێناوە. پەروەردگار کاتێ دەفەرمێ یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر. ئەگە تەماشای ئەم ئایەتە پیرۆزە بکەی خوای پەروەردگار دوو جا تیکراری دەکاتەوە. کەلیمەی یورید دوو جا هاتووە، لە پێشی دووەمیشیدا لای تیکراری داناوە، یعنی بۆ تەئکید. خوای گەورە فەرمێ یورید الله بكم اليسر، خوای گەورە ئەوێتی ئاسانکاری بکا بۆتان. دووبارە ئەڵێ بە تەئکید خوا ئەوێتی ئاسانکاری بکا بۆتان، کەواتە ئاسانکاری لەو کانەی لەو کاتەی کە مشەقەت هەیە، ئەزیەت هەیە، ناڕەحەتی هەیە، بە بۆنەی ئەو ناڕەحەتیوە خوای گەورە شتەکانی تەخفیف کردووە لەسەر من و تۆ، وەک ڕۆژگار و وەک شەوان و وەک کات و ساتەکانی تر نییە. خوای پەروەردگار کاتێ باسی لێ دەکا. ئەگە تەماشاکە ئیمامی قورتوبی ئەفەرمێ لە تەفسیری ئەم ئایەتەدا، ئەفەرمێ اليسير في الفطر في السفر والصوم والعسر والصوم في السفر والوجه عموم اللفظ في جميع الأمور الدين. واتكاتي يكي السفر دكا اگه سفركي سفري حقيقي بي بو تاوان و گناح نبي او پیاوه اتواني روجو نگري او پیاوه اتواني نوجكاني كرت كاتوا نابي اما بلين كركاكا خو سفري استا وك جاران نيو فلان نيو او قسانه تو خوتيكي او قصي بازاريه قسەی دین شتێکی ترە و قسەکانی تۆ شتێکی ترە. ئەمە خوایگیان ئەم ڕوخسەتێکی داوە بە تۆ کە تۆ سەفەرت کرد ئەتوانی ئەزیەتی خۆت نەدەی، لەو ڕۆژەدا ڕۆژوو نەگری لە ڕۆژەکانی تردا بیگری. ئەمە ئایەتی خوایە و ڕوخسەتی خوایە، دایەتی بە من و تۆ. و پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام لە من و تۆ دیندارتر بووە، لە من و تۆ زاناتر بووە، لە من و تۆ قایمتر بووە بۆ حدودی خوا. بەڵام سێرەکەی ئەمانەیشی کردووە و ئەنجام شیداوە و بێ ئەوەی کەشتی تر بڵێ. بۆیە ئێمە نابێت لە دینا بە نەفسی خۆمان بکەین، چی شتێ بۆ خۆمان خۆش بێ ئەوە بکەین. دین ئەمە نییە، دین ئەمە نییە. دین ئاسانکاریە بۆ دەوروبەرەکەی، بە تایبەتی ئەو کەسانەی کە خەڵک ها لە پێشەنگی خەڵکە ئەبێت تۆ چاوت لەو خەڵکە بێ کە لەگەڵ توودایە. يريد الله أن يخفف عنكم. پەروەردگارە فەرمێ خوا ئەوێتی تەخفیفی کە واتا کەمی کاتەوە، ئاسانی بکە. ابن كثير فەرمێ يريد الله أن يخفف عنكم في شرائعه وأوامره ونواهيه. واتا لە هەموو بازنەی ئاینی ئیسلامی پیرۆزدا خوای گەورە ئەوێتی چی بکە؟ ئاسانکاری بکە بۆتان، کەمی بکاتەوە لەوانەی کە خوای گەورە ئەمری کردووە، لەوانەیشی کە نەهی کردووە تیایدا. و لە هەموو ئومورەکانی ترشدا ئەفەرمێ ئەم مفەسیرە بەڕێزە. و مجاهیدیش هەروە دەفەرمێ، چونکە ئەفەرمێ وەخولیق الئینسان ضعیفا، چونکە ئینسان زۆر ضعیفە، زۆر
لە چاوی ئەمرەکان و لە چاوی فەرمانەکانی خوا بۆ مرۆڤ هاتووە لەوەیە نەتوانێت ئیماندارانی خۆشەویست ئەم نوێژەی کە من و تۆ دەیکەین 5 نوێژە بەڕووی 50 نوێژە ئەگە 50 نوێژ بووایە ئومەتی محەممەد زۆرینەی نوێژی ناکرد ڕەحمەتی خوا لە موسابی عەلەیهی سەلام کە لە 50کەوە گەیە 5ەکە بۆ دەیزانی بەنی ئیسرائیل بە 5ەکەش ڕازی نەبوون لەوە کەمترش نەیان کرد بۆیە مرۆڤی دەناسی بۆیە داوای کرد لە براکەی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بگەڕێتەوە بۆ لای خوا چەند جارێک بۆی نوێژەکە کەم کاتەوە ڕاستە ئێمە 5 نوێژەکەین بەڵام هەر نوێژە بە 2 نوێژە ئەجرەکەی گەورەیە بەڵام نوێژەکەت خوای گەورە تەخفیفی کردووە لەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم إن الله يحب أن يؤتى رخصه خوا پێی خۆشە ڕوخسەتان وەرگری ڕوخسەت وەرگری لەخوا هەندێک شتمانی هەتا ئێستا ئێمە نازانین هەندێکمان ئەڵێن سونەتە هەندێکمان ئەڵێن سونەت نییە هیچ کامنی نییە نە سونەتە و نە سونەتش نییە بەڵام ڕوخسەتە خوا ڕوخسەتی داوە ئەمڕۆ من و تۆ هاین بە ڕۆژوو لە مانگی ڕەمەزانە برایەکمان خوشکێکمان سەفەر دەکا خوا ڕوخسەتی داوە کە بە ڕۆژوو نەبێ پیاوێک ناتوانێ بە ڕۆژوو بێ لەبەرەوەی چووەتە ناو ساڵەوە نەخۆشیە عینادی دەکا ڕۆژوو دەگرێ ئەوە چاک بزانێ ئەوە نەخێری ناگا چونکە بە قسەی خوا و پێغەمبەری نەکردو خۆی ئەداتە چی تەهلوکە خۆی ئەداتە ئەوەی ئەزیەتی خۆیەدا خوا عیبادەتێ نانێرێ مرۆڤی ئەزیەت بدا بەڵکو ئەبێ ڕوخسەتەکەی خوا وەرگری و ئەبێ ئەوەی کە خوای گەورە داوای کردووە توانیت لە ڕۆژەکانی تردا بیگری نەتوانی ئەتوانی ئەوە دوای ناوە کە قیمەتەکەی بدەیت کە قیمەتەکەیشی نەتوانی هەژاری نەداری خوای گەورە لێت ئەبورێ خوای پەروەردگار ئەمە دینە شیرینەکەیەتی هێناوێتی بۆ من و تۆ کەما یەکڕەه و هەروە چۆن پێی خۆشە کە وەریگوری کە ڕوخسەتەکەی ئاواش پێی خۆشە کەچی لە مەعسیەتەکان دوور کەویتەوە و پێیشی خۆشە عەزیمەتش هەڵکێشی یعنی ئینسان بتەو بێ یەکجا هەر نەبێ هەموو شتێک هەر ڕۆژی چارێکێ باران باری تور دراوا بکەی یاڵە کاکە با جەمعەکە بکەین نا بەعزە جار تند و تۆڵ بە چند و تۆڵ بە تیایدا و بەعزە جارش عینادش مەبە هەنەیکەی با ئێمە لەو کۆمەڵانە نەبین ڕوخسەتانی خوا هەمووی ڕەتکەینەوە و لەوانش نەبین زیادڕەوی بکەین لە ڕوخسەتەکانی خوا لە بینی هەردگیا بین باشە هەرچی کاتێ پێویست دەکا ئەهلی پێویست ئەزانێ چی کاتێ پێویستەکە هەموو کەسێ نازانێ ئیمانداران چونکە ئەمە شەرع تۆ کاتێ فتوا دەی بۆ کەسێ ئەگەر لە جێگای خۆیانە بێ ئەو ڕوخسەتانە و توانە ئەو کەسەی وا فتواکەی داوە ئەو گوناحێکی گەورە و تاوانێکی گەورەی ئەنجام داوە چونکە کاتی خۆی نییە بەڵام ئەگە پێکای ئەوە خوای گەورە ڕوخسەتەکەی خوای جێبەجێ کردو ئەجر و پاداشتی بۆ دەنووسرێ ما بال قوم یا ما بال رجل پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ها بعد جار ئێمە جەمعەکەین کەسێ دەرەچێتە دەشت و بۆڵەی دێ ئەمە چییە خۆتکێ بارانباریە خۆ فڵانە تەماشاکە و گوێ بگرە لەم حەدیثە پێغەمبەری خوا چەندیان ڕەشەدا ما بال قوم یا ما بال أقوام یا رجل پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عني أمر رخصتي أن ترخصوا فيه فكرهوا وتنزعوا فيه يعني وەک لە دڵیا پێی ناخۆشە ئەی بغزێنێ چی بێ ئەمە دوێنێ جەمع کرا ئەمڕۆ چییە پێغەمبەری خوا فەرمێ ئەو کەسانە وەڵڵی چاک بزانن ئەمە ڕوخسەتێکە لە خواوە بۆ من و منیش جێبەجێم کردووە و ئەفەرمێتیشی وەڵڵاهی فەوەڵڵاهی ئەوە چاک بزانم من لەوان زاناترم ئەوانەی وا پێیان ناخۆشە من لەوان حەریسترم لەسەر ئایەت و لەسەر فەرمانی خوا من لەوان ئیماندارترم چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جار تەماشاکە نوێژی کردووە بە تایبەتی ئەوانە ئیمامی خەڵکی ئەکەن ئیمامەتی تۆ نابێت تەماشای خۆت کەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئیمامەتیدا نەک بۆ ئەهلی مزگەوت بۆ دراسێ و مزگەوت نوێژەکەی کورت کردەتەوە منداڵێ گیراوە فکری کردەتەوە نەکوا منداڵە دایک و باوکی لە نوێژەکە بێ با کەمێ پەلەی تیا بکە ناکرێت تۆ لە ناو نوێژەکەتا کەسێک بمرێ و کەمێک کەسێ لەوەش خۆی بچێ تۆ هەر بخوێنی و ئاسایی بێلات ناکرێ ڕۆژێک سەرما بێ لەگەڵ ڕۆژێکی خۆشدا جیاوازی نەبێ لە ئیشەکەتدا نابێ ڕۆژێ ترسەیە و خەوفەیە نابێ نوێژەکەت جیاوازی نەبێ لەگەڵ ڕۆژانی تردا هیچ خەوف و ترس نییە ئەمانە هەمووی ئوموری جایە لە هاویندا زۆر گرمایە کارەبا نییە نابێ وتارت زۆر ڕۆژەکانی تر بێ ئازاییە سزدانە و کە خۆشە و ئینسان نەتوانێت دانیشێ ڕۆژانی زۆر سەرما و بەفرە ناتوانێت عیبادەتەکانت ئەوەنە زیاد بکەی مسلمانان ئەزیەت دەی ئەمە نابێ چونکە ئەگەر وا تێبگەی غەڵەت تێگەیشتووی سێ تەماشای مەعاذ کەن
معاذی کوڕی جەبەل ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ سەحابەی نازداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە قوربانی رسول الله بین ئەمجا معاذش ئیمامەتی بۆ مسلمانانەکە لە عیشایەکدا کەمێ درێژی دەکاتەوە مسلمانێ سەحابەیە لەناو نوێژەکە سەلام دەداتەوە دەڕوا سەلامیان دا وتیان ئەی مەعاذ فڵان کەس وا ڕۆیشت وتی ئەوە لە سونەتی پێغەمبەر لای داوە ها ئەمڕۆ ئەڵێن ئەمڕۆ زۆر جا سێرەکەی تەراویحەکەی ئەمەنە درێژە کاتەوە بڵێ کاکە کەمێ کورتی کەرەوە ئەڵێ کورە بابە ئەو ناتوانێت بێسێتە پاوە 2 ساعت دەتوانێت بچێ بۆ فڵان و فیسان ئەمە قیاسی عەقڵی من و تۆیە ئەیکەین قیاسی شەرع نییە شەرع وا نایەژێ شەرع پێمان ئەڵێ فیکم الضەعیف والکەبیر وفیکم السن پێتەڵێ زەعیفان هاوناوتا گەورە تەمەن هەیە نەخۆش هەیە ناتوانێت دەستنوێ ڕاگیرکە ئافرەت هەیە ئەمە ئەوات پێڵێ ناڵێ بەڵکو کاکەرکێیکا بیکە وەرکێ نایکا کەیفی خۆیەتی هەندێکەی هەر قاوتەدا لە مزگەوتەکە ئەیکەی بیکە نایکەی کەیفی خۆتە جا سونەتی پێغەمبەر کەی وایە وەڵای خەتوا نابوو حاشا بەلیلا زۆر جار ئێمە هەڵە تێگەیشتون نەک خەڵکی بەڵکو تەنانەت لەوەی ئەوەشی خاوەنی علم بێ زۆر جار هەڵە تێگەیشتووە لەمە قیاسەکان ئەمەیان گێڕاوە بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا مەعاذی بانگ کردە و پیاوەی بانگ نەکرد یا مەعاذ ئەفەتانون یا مەعاذ ئەی مەعاذ فیتنە نەیتۆ بۆ دینەکەم بۆ ئەوەنە لەبەر نوێژی ئاخوێنی ئەزێدی خەڵکی مەدە ئەزێتی خەڵکی مەدە ئەوەنەش مەخوێنە خەڵک هەر لاوەک بەرک و تاوەشیکەی لە کۆڕی کەیتەوە وەک ئەمڕۆ مسڵمانان هەر داواکە بە مسڵمانان بێبێت جومعە 5 دقە بێ و بڕۆینەوە ئەمڕۆ ئەو شکراپە ئاوانە بێ نوێژەکەمان 5 دقە بێ و بڕۆینەوە نە ئەوە بێ زۆر کورد بێ کە ڕکوع و سوجدەکەی دیار نەبێ نە ئەوەش بێ زۆر درێژ بێ ئەزیەتمان بدا نە لە بەینیدا وەسەتیەت باشە لە هەموو کار و کردارێکە فەرمووی وەڵڵاهی من لەوان زاناتر و شارەزاترم و لەوان لەخواترسرم و لەوانش قایمترم و ئەیپارێزم حدودی خوا ئەمە پێغەمبەری خوا بەو کەسانەی فەرموو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار جەمعی کردووە من غەیر تەماشاکەی لە ڕۆژە فەرزەکان مسلمانان ئەبێ وریابین هەر بارانێک نابێتە جەمع باران چی کاتێ بێتە جەمع نوێژی جەمع من بۆ ئەمە بەس ڕاستەکەینەوە مەبەستمانەوەیە تێبگەین بارانێک بەیانی ئەباری هەتا یاوەڕە ئەوە پێویستەکە یاوەڕە جەمعی بکەی بەس نەگنیمە ڕۆ عەسر جەمعەکەی عەسر بچی بۆ دوکان بانگ بدا لە پاڵ مزگەوتەکە بێسی کاکە بێ بۆ نوێژ وەڵا نایەم بۆ نوێژ بۆ جەمعم کردە لەبەر چی لە سەرما ئەی جەمعت کردووە جەنابەت واتیتە بۆ دوکان ئەی جەنابەت واتێ بۆ سەرکارەکەت بۆ خوا سەرمایە بچی بۆ عەسر بەڵام بۆ دنیا سەرما نییە دوای عەسر بچیە تا ئێوارە بەیانی بڕۆیە تا ئێوارە نا ئەمەوە نابێ بۆیە عولەمایان فەرموویانە جەمع زیاتر لە بینی مەغریب و عیشایە بۆ خەڵکی ڕات دەرناچێ ئەگەر ڕێتەوە بۆ ماڵ لە ماڵەوە دانیشێ بارسووکیە بۆ ئەو کەسانەی کە بەتەمەنن ماڵیان دوورە ئەتوانێت کۆمەڵێک شتەی کاویشا بێتەوە نوێژەکە بکە ئەمش ئاساییە زۆر ئاسایە بەس گرنگەوەی ئێمە بە چاوێکی ترسێ یەکتری نەکەین ئەوەی کردی خێریەگا ئەوەشی نەکرد هەر خێریەگا چونکە عیشا دێتەوە ئەبێ ئێمە ئاوا شتەکان وەرگرین ئەمە ڕوخسەتێکی خوایە بۆ هەموو لایەکمان لەسەر ئەو قاعیدە هاوردویانە المەشەقەت تەجلب التەیسیر هەر شتێ مەشەقەتی تیا بوو ئەزیەتی تیا بوو ناڕەحەتی تیا بوو خوای گەورە هەڵەسێ چی دەکا هەڵدەستێ ئەو شتانە تەخفیف دەکاتەوە چونکە بارانە و سەرمایەکی زۆرە زۆر جار مامۆستا ئەیکا نەک خەڵکی ها ئیمانداران ئەبێ مامۆستا بڕیار بدا نابێ هەر کەسێ بچێ بڕیارێک بدا نە بەمری مامۆستا وتی جەمعەکەین بڵێ جەمعەکەین وتی نایکەین مەیکە قاڵەقاڵ بیکەیتە قاڵەقاڵ گونەحباری تۆ ئەتوانی عیشا نەیتەوە چونکە باران عوزرە بۆ نوێژمێرۆ صەلوا فی ڕحالیکم وتراوە ئەو سونەتە ئەمڕۆ ئێمە ترکمان کردووە بارانە بەفرە سەرمایە گیانت بە خسەت ناکە خێزانت دەترسێ لە ماڵەوە عوزرێکی ترتەیە ئەتوانی نەی وەک ئەوەیە لە مزگەوتا نوێژت کردە هیچ فەرقی نییە ئەیتر بۆ ئەیکەیتە قاڵەقاڵ لە ناو مزگەوتا و ئەبێتە هەرا ئەم کارە نەخوانە پێغەمبەر خۆشی ناوێ و هەر مامۆستایەکیش ئەمەی نەکرد زۆر مەچۆ هینێوە هەموو ڕۆژێ پێی بڵێ فڵان نایکە بچۆ لە شوێنێکی تر ئەو سونەتە بۆ خۆت جێبەجێکە و بە جوانی المسح على الخفين ئەتوانی ئیمانداران بە تایبەتی پیاوە تەمەنەکان بۆ ئەمان باشە یەکێ لەو ڕوخسەتانە ڕۆژێک کە زۆر سەرمایە بارانە ئەتوانی گۆرەیەکانت بکەیتە پێ بەڵام بە دەستنوێژەوە دەستنوێژ بگرە و گۆرەیەکان جۆرابەکانت با بڵین
ئەیکەیتە پێوە جۆرابەکەت با دڕاو نەبێ، با هەتا قاپەڕەکەت بەسەرەوە بێ، جۆرابە بچکەکان نەبێ، گەنجەکان قاپەڕەکە تا بەدەشتەوە دروست نییەوە، درێژ بێ، جوان جۆرابەکەت با بە پاکی بکەیتە پات، بە دەستنوێژەوە بیکەیتە پات، ئەتوانی بۆ خۆت 5 فەرز مەسح بکەی لەسەری. تۆش مەڵێ ئەمە لە زمانی منان نەبووە، زۆر شت هەیە منش ئێستا نازانم، زۆر شتێ مامۆستایەک ئاینی 30 ساڵە 50 ساڵە تەواوی کردووە تازە گەیەتە خزمەتی حەدیثێک نەیبینیوە، نەعارە نەعیبە. ئەمە سونەتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە ڕۆژە سەردەکانە، لە ڕۆژی سەفەرە، ئەتوانی ئەمە جێبەجێکە، بەڵام مراعاتی بکە لەسەر ئاو، مراعاتی بکە لە شوێنە پیسەکان، با پیسی لێی مەدا. لەوەیە پیاو بە تەمەنەکان بڵێن مامۆستا ئەی باشە خۆ تۆ ئەشتە سەر ئاو خۆ هەر پرشت لێتەدا، جۆراب لە پێت بێ و لە پێت نەبێ هەر لێتەدا. بەڵام ئەوە قاعیدەیە ترمانەیە، العەفو عن ڕەشاش البەول، ئەو پرشە میزانە دوو لە ڕوو جەنابتان گوێتان لێ و ئەوشی گوێمان لێگرێ و دوای ئەمان بینێ، ئەوانە عەفوی تایە لە شەرعە. چونکە ئەگەر ئەوە عەفوی تیا نەبوایە یەک نوێژی کەسمان قبوڵ نابوو، جۆراب لە پێت بێ و تێ نەبێ. بەڵام ئیلا پیسێکی ئاشکرا بە گیانتەوە دیار بێ ئەو کاتە جوان ئەتوانی چی ئەەکەی جۆرابەکەت بە دەستنوێژ و ئەەکەیتە پێ 5 مەسحەکەی لەسەری، دەستت تەڕە دەکەی، ئەتوانی زۆرش تەڕی مەکە کە لە جیاتی مەسحکردن کە تۆ چی بکەی ئاوی بدەی جۆرابەکەت نیوەی تەڕکەی، نا جوان دەستت تەڕەکەی توانی بیتەکەین دەست دێنیتە سەر هەردوو جۆرابەکەتدا. ئەمە یەکێ لە سونەتەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و ڕوخسەتێکە لە ڕوخسەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە ماڵدا 5 کردوێتی شەو ڕۆژێ، لە سەفەردا 3 ڕۆژ و 3 شەو کردویانە. کاتی خۆی چوونە بۆ غەزا ئەسحاب و یاوەران ئەمەیان جێبەجێ کردووە لە غەزا، ئەمەیان جێبەجێ کردووە، خۆ هەموو کاتێ ناکرێ. ئێستا تۆ بۆ ئەو برا بێژین پێشمەرگانە و ئەوانەی کە لە جنگن بۆ ئەوان 3 ڕۆژ و 3 شەوە توانن لەوەیە کەونە تەنگانەوە ئاو نییە چی بکەن؟ خۆگەشت ڕۆژێ ناکرێت دوو لە ڕوو جەنابتان ئەم پێڵاوە گەورە داکەن و جۆراب داکەن و دەستنوێژ بسێنێ و دووبارە چارێکێکی پێچێ لەوەی لەو چارەکە خوانەکە هەمویان لەناو بچن. کەی دین وای وتووە؟ دین ئەڵێ نەخێر، ئەتوانی جوان مەسحی بکەی لەسەری بە پێڵاوەکان بە جوانیش نوێژ دەکەی پێیەوە. و دووەمیان وتویانە عولەمایان زانایان فەرموویان ئەوەی تەخفیفی تیا دەکرێت قەسر الصلاة وإذا ضربتم في الأرض فليس عليكم جناح أن تقصروا من الصلاة. خوای پەروەردگارە فەرمێ شواریەکان ئەەکەیتە دوو لە کاتی خەوف، لە کاتی سەفەر، لە کاتی ئەگەر سەبەب و هۆکارێک بێت چوارەکان ئەەکەیتە دوو واتە ڕوباعیەکان نیوەڕۆ و عەسر دەکەی. ئەگە سەفەرت کرد چوار ئەیکەیتە دوو بە یەکەوە ئەیکەی 4 کاتەکەی، نەک 2 کاتەکەی سەلام ئەدەیتەوە نیوەڕۆ، عەسرش دەکەیتەوە سەلام دەکەیتەوە. ئەمە توانی ئەمەش بکەیت. کابرایە فەرمووی بە چووە ئەم ئایەتەی خوێندەوە لە ئیمامی عومەری پرسی فليس عليكم جناح أن تقصروا من الصلاة. ئەمجا فەرمووی إن خفتم ئەگە ترسان ئەتوانن نوێژەکانتان کورتکەنەوە. فەرموویان فقد أمن الناس ئەگەر خەڵک ترسشی نەبوو. کابرای چووە لە ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمەی گێڕاوتی بەڵێ ئەتوانی نوێژەکانت کورتکەیتەوە ئەگەر ترسش نەبێ لە کاتی نەخۆشی یان لە کاتی سەفەردا. پێغەمبەری نازدار ئەمەی فەرموو صلی الله عليه وسلم، ئەوەی فەرموو پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم صدقة تصدق الله بها عليكم فأقبلوا صدقة. باشترین خێر چاکترین خێر کامەیە؟ پێغەمبەری خوا فەرمووی ئەو کاتەیە لەو کاتا کە نوێژەکەت کورت دەکەیتەوە کە ترسەیە یان ڕوخسەتەکانی خوا وەردەگری. باشترین سەدەقە پێغەمبەر لەم حەدیسە ناوی هێناوە بە سەدەقە، یعنی چاکە و باشە ئینسان ئاماژەی پێ بکە. ولكن إذا صلى المسافر خلف المقيم. ئێمە ئاچین بۆ سەفەر، سەفەرێک دەکەین دەچین بۆ سلێمانی، لە سلێمانی لا ئادەین لە مزگەوتێ، لە مزگەوتێک نوێژی نیوەڕۆی عەسرە گەرەکمانە نوێژی جەماعەت بکەین، ئەو نوێژی نیوەڕۆ دەکات 4 ڕکات. ئێمە ناتوانین لەگەڵ ئیمامە شەکل بین لە دووەم ڕکاتدا سەلام دەینەوە. هەندێک مسڵمانانێکە ئەوە هەڵەیە، چونکە ئەگەتوو لە پشتی مقیمەکۆ نوێژت کرد چەند ڕکاتی کرد گەرێ ئەوە نەبکەی نابێ. ئێستا جومعەکان ناتوانی عەسری لەگەڵا جەمعەکەی، عولەمایان فەرموویانە ناتوانی، چونکە جومعە نوێژێکی تایبەتە، خۆی هەردووە، چۆنێکیتە قابل بیکەیتە یەک ناکرێ، یعنی عەسری لەگەڵا بکەی ئیلا نوێژەکە عەسرەکە بەس جەماعەتەکەی لەگەڵا جەمعەکەی لەگەڵاکەی قەسرەکەی لەگەڵا ناکەی.
کەواتە ئینسانی مسلمان ئەبێ بزانێ چوویتە شوێنێک لە دوای مقیمەکە و نوێژت کرد مقیمەوە یعنی کەسی ئەو شارەیە چواری کرد ئەبێ تۆش چوارکەی نەک لە دوو سەلام بدەیتەوە چونکە چوون نیەتی تۆ نیەتی ئەوە خۆ نابێ ئەو نیەتی چوار بێرێت تۆ نیەتی دوو بێنی ئەبێ وریابی خاڵێکی ترەوەیە جەمعکەی لە نێوانی نوێژەکاندا وەک چۆن خۆمان دەیکەین یان لە سەفەردا ئەنجامی دەدەی خاڵێکی تر ئەوەیە جمعە لەسەر مسافر نییە بەس مسافر ئەوە نییە ئێمە بچینە ناساڵح بڵێ مسافرین مسافری حەقیقی بێ بۆیە مسافر هەندێک عولەما وتیانە کەمینەی عولەما وتیانە کەمینە زۆر کەمن وتیان ئەگەر ڕۆی شارەکەت لێوە دیار نەبوو ئەتوانی قەسر و جەمع بکەی ئەتوانی مسافر ناوی بنەی سەفەر ئەمە کەمترینە زۆرینە کامەیە 80 کیلۆمەترەکە و 45 دقەکەی ئەمڕۆیە 45 دقە چووی بە سەرەوە ئیتر تو مسافری ئەسڵی مسافری ڕاستەقینەی ئەتوانی ئەم ئەحکامانەوە خۆ جێبەجێکەی بەڵام لەوە کەمتر بوو ها لەوەی هەیەیان نییە باشتر وایە تۆ قەولی زۆرینە وەرگری باشترە بۆ خۆت ئیتر دڵت مطمئینە بێ لەسەری ڕوخسەت دراوە کە تۆ مسافر بیت جمعەت لەسەر نییە چونکە جمعە ئەبێتە سونەت بۆ کەسێکی مسافری حەقیقی چونکە ئیبن عومەر وای فەرمووە و ئیبن مونذرش هەر وای فەرمووە وتیانە خاڵێکی ترمان ئەوەیە ڕوخسەت دراوە ئینسانی مسافر ئەتوانی ڕۆژوو نەگرێ ئینسانێ ناتوانێت چیتە لای دکتۆرێ نەخۆشی ئەڵێ مەیگرە بەس تو هەر عینادیەکەی گری باش نییە مەیگرە بەڵام بچۆ لای دکتۆرێکی دیندار لە خواترس هەموو دکتۆرێ نا پێی کێشەکەی خۆ بە باسکە بڵێ نەخۆشی بۆی بۆت سەلما کە ئەم نەخۆشیە بۆ تۆ خراپە بە ڕۆژووبی زەرەردا لە تۆ ئەو کاتە حکمەکەی ئەوەیە کە چی بکەی کە ڕۆژۆکەت نەگری بەڵام توانیتە تا ساڵێتر بیگری ئەبێ بیگری نابێ بە فدیە بیدە یەکسەر ئەمە بۆ ئافرەتانشە زۆر جار یەکسەر فدیەکەیەدا نابێ ئەبێ تا ساڵەکەی تر مەجالە دوو بیگریتەوە مەجالت نەبوو ئەو کاتە فدیەکەیە دەی ئەو کاتاگە ساڵەکەش چوو بەسەر تا و فدیەکەتش نەدا ئەبێتە دوو فدیە ئەبێ بدەی یان ڕۆژووە بگری ئەبێ فدیەکەش بتەی عقوبەتەن کە تۆ ئیهمالی تیا کردووە خاڵی شەشەممانەوەیە ئەسەڵات النافلە نوێژی سونەت هەندێک حاڵەتمانەیە نوێژی سنەتە ئەتوانی ڕوو لە قیبلە نەکەی ئیمانداران نوێژی فەرز ئەبێ ڕوو لە قیبلە بکەی های ناو تەیارە تایارەکە هەرەوەنە ڕووی کرد لە قیبلە تەکبیری حرام بکەی ترخوام کردە لە ڕوو لە هەر کوێکا با بیکە لە نوێژی سنەت فەرز نا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیث هاتووە لەسەر پشتی ئەو حیوانانەی کە ڕۆیشتون وەختی خۆی کە چی کردووە ئەم سنەتەی جێبەجێ کردووە خاڵی کۆتاییمانەوەیە ڕوخسەتی سەفەر ئەوەیە ئیذا مەرض العەبد ئەو سافەرە ئینسان ئەگەر سەفەری کرد ئەگەر نەخۆش بوو ئەگەر نەیتوانی عوزرێکی هەبوو ئەگە ئەو عوزرەی نەبووایە جاران گشتی وە جوانیە کرد لە کاتی لەش ساغیات چی کردووە لە کاتی ئەو عوزرەشدا هەمووی بۆ دەنووسرێ هەمووی بۆ دی ئەجر و پاداش دەکەی تەماشاکە ئەم فەرمایشتانە و ئەم ئاەتە شرینانە زۆر هەڵەگرێن بابەتە زۆر شتەگرێ لە خۆی بەڵام ئەوە نەکافیە دینی ئیسلام چەنێ یوسرە چەنێ لەسەر خۆیەتی و چەنێ ئەحکامەکانی لە جێگای خۆیدایە ئەبێ ئینسانی موسڵمان تێبگەین لەمە هەموو کەسێک ناتوانێت لەم بابەتانە قسەی تیا بکە چونکە ئەگە قسەی تیا بکەی لە کاتی خۆیان نەبوو بەڕاستی گونەحبارە بی و خەڵکش بەرەو گونەحباری ئەبێ ئەو کاتە وریابین جار جار ئەبێ ئینسان کاتەکەی هات وەختەکەی هات جێبەجێ دەکەی ئەگە وەختەکەیشی نەبوو ئەو کاتە نایکەی خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە و لەشمان ساف بکە خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین الحمد لله ثم الحمد لله وما توفيق ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه ينيب مسلمان عزيزەکان کۆمەڵی خەڵک داوای دوعای خێری کردووە ئەو کەسەی بە تایبەتی کە تەلەفۆنی کردووە لە دەرەوەی وڵاتە زۆر داوای لە جەنابتانی ئەکرد یان چەند مسلمانێکی ترش کە نەخۆشێکیانەیە و لە نەخۆشخانەیە کاتێک کە حاڵەتی زۆر خراپە داوای دوعای خێریە کرد لە جەنابتان منش بۆی بیگەێنمە جەناب